ینی سەیرەکەی دێ ئەڵێ وەڵا تەواو هیلاکە بم بە بەسیترین شتێک کە جاران وانە بووم. نەخۆشیە ڕۆماتیزمەیەکان زۆر کەسکایەت و ئەڵێ نەخۆشی ڕۆماتیزمم هەیە وازانی یەک نەخۆشیە، یەک نەخۆشی نییە، چەند نەخۆشیەکی ڕۆماتیزمەمان هەیە، بەڵام لە گرنگترین نیشانە بۆ نەخۆشی ڕۆماتیزمەیەکان هەبوونی ئازار و هەڵاوسانی جومگەکانە. ئیتر بە پێی حاڵەتەکە ئەگۆڕێ هەنێ نەخۆشیمان هەیە ئەکرێت جومگەیەک بێ، ئەکرێت چەند جومگەیەک بێ کەمتر لە 4 جاری وایە حسابەکەین، جاری وا هەیە ئەڵێن پۆلی ئارترایتس، یعنی زۆربەی جومگەکانی گرتوتەوە و هەوکردنی هەیە. ئەمە وەکو ئازاری جومگە ئەکرێ مشکیلەی لە پێستیا بۆ دروست ببێت، سووربوونەوەی پێستمان هەیە، ڕقبوونی پێستمان هەیە، شینبوونەوە پەڵی شینبوونەوە، ئەکرێ مشکیلەی چاوی هەبێ کەسێکە ینی تەسەور ناکە ڕۆماتیزمەی هەیە، ینی بە نمونە چێتە لای دکتۆری چاو ئەیبینێ ئەزانێت کە ئەمە ڕەبتی بە ڕۆماتیزمەوە هەیە، سووربوونەوەی چاوی هەیە، ئازار لە چاویا هەیە. ئەکرێ بە نمونە گرفتی باشقووت نەدانی هەبێت، ئەکرێ دەمی وشک بێت، ینی پێویستکە لەگەڵ خواردنا هەمیشە ئاو بخواتەوە، ئەکرێت چاوەکانی وشک بن، فرمێسکی کەمە بە نمونە یا هەست دەکا وردە زیخ لە چاوایەتی، ئەکرێ و کەسە مشکلەی با بڵێن هەناوی هەبێ وەکو جۆرێک لە ئازاری سەرمەعیدەی ئازاری با بڵێن بەشی خوارەوە لای ڕیخۆڵەکانەوە. یعنی ئەمانە ئێمە زۆر جار حاڵەتێکمان هەیە پێڵێن مەڵتی دیسپلینەری تیم، یعنی بەیەکەوە ئیش لەسەر نەخۆش ئەکەین، یعنی فرەڕەهەندین، شەرت نییە هەموو شتێکی بە تەنها بڵێن وڵا ئەمە ڕۆماتیزمەیە و هیچی کە ڕەبتی بە دکتۆری قەناتی هەرسەوە هەیە، ڕەبتی بە دکتۆری خوێنەوە هەیە، ڕەبتی بە دکتۆری دڵ و سیەکانەوە هەیە. نەخۆشمان هەیە بە تەنگە نەفەسی، ینی ڕیشاڵبوونی سیەکان، کۆکەی وشکی هەیە، تەنگە نەفەسە، هۆکارەکە ڕۆماتیزمیە. نەخۆشمان هەیە ئازاری با بڵێن سنگی هەیە، ئەکرێ دڵە کوتە و مشکلەی لێدانی دڵی هەبێ، هۆکارەکەی ڕۆماتیزمیە. بەمانووبوون، ینی سەیرەکەی دێ ئەڵێ وەڵا تەواو هیلاکە بم بە بەسیترین شتێک کە جاران وانە بووم. ئەنی ئەمانە هەمووی کە بەیەکەوە کۆیان ئەکەینەوە لەگەڵ فحوساتی سەریری و لەگەڵ با بڵێن فحوساتی مختبەری و ئاشیعەوە ئەوانی کە یارمەتی دەرمانن، بەیەکەوە بە هەموو ئەمانە قەرار ئەدەین ئەوە فڵان نەخۆشی ڕۆماتیزمیە، ئەوەی تریانە، ئەمی جۆری نەخۆشەکانیش جیاوازن. سمارت وەرچەرخانە.